عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاتان لێبێت. خۆشحاڵ و دڵخۆشم جارێکی تر لە وەرزێکی دیکەی پرۆگرامی گەشتی زریان دێمەوەلاتان. پرۆگرامی گەشتی زریان دەست پێ دەکاتەوە. ئێوە دەزانن پرۆگرامی گەشتی زریان گەشت دەکات. دیمەنی سروشتی ناو گوندەکانی کوردستان بۆ ئێوە نمایش دەکات. مێژووی گوندەکانی کوردستان و کەسایەتە دیارەکانی ناو گوندەکان بە ئێوە ئاشنا دەکات. بینەری پرۆگرامی گەشتی زریان بن. ئەم وەرزە وەرزی گەشتی زریانە. یەکەم پرۆگرامی گەشتی زریان هاتوینەتە گوندیکانی حەیران. گوندیکانی حەیران سەر بە ناحیەی باوەخۆشێنە، سەر بە قەزای دەربەندی خانە و کۆتا گوندی قەرەداخە. دەچینە ناو گوندەکە و دیمەنی ناو گوندەکە و گفتوگۆی ناو گوندەکە بۆ ئێوە دەگوازینەوە. بینەری پرۆگرامی یەکەمی گەشتی زریان بن. نازدار و نازنینی ڕوومە قەندی شیرینی شەینا و بەرژینی شادی دڵی غەمینی وەنە و شەینا و بەرژینی شادی دڵی غەمینی. گوندی کانی حەیران لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی باوەخۆشێنە و سەر بە قەزای دەربەندی خانە، پشتی شاخی بەرانانە و ڕووی لە شاخی زەردە و قۆپیە. گوندەکە لە ئێستادا لە 30 ماڵ پێکهاتووە، کاژمارەی دانیشتوانەکەی بە نزیکەی 150 کەسە. قوتابخانەی بنەڕەتی تێدایە و نزیکەی 35 قوتابی تێدایە. بەشێکی قوتابیەکانیش دەچنە دەرەوەی گوندەکە بۆ خوێندن. باگشتی دانیشتوانی گوندی کانی حەیران بە پیشەی ئاژەڵداری و خەلە و خەرمانەوە خەریکن. بەخێوکردنی پەلەوەریش یەکێکە لە پیشەکانیان. ئەم گوندە پشتی باکانیا و کارێزە بەستووە. هەڵکەوتەی جوگرافی گوندەکە نیمچە شاخاویە. گوندەکە لە سەردەمی ڕژێمەکانی پێشووی عێراقدا چەندین جار تووشی سوتان و ڕاگواستن بووە، بەڵام تا ئێستا ژیان تێیدا بەردەوامە. گەشتی ئەم جارەمان لە گوندی کانی حەیرانە. هاتینە ناو گوندەکە و پرسیارمان کرد لەبارەی گوندەکەوە کە ئایا چەند ماڵە و کێ لە گوندەکە دانیشتەجێیە. بۆمان جەرکەوت کە لەو ژمارە 25 ماڵی کە لە ناو گوندەکە دانیشتەجێن، یەکێک لە ماڵەکان ماڵی کاکەهێرشی کانی حەیرانیە، واتە هونەرمەندێکی میلی. بۆیە دەچینە ماڵی کاکەهێرش و هەم داوای زانیاری لێ دەکەین و هەم داوای گۆرانێکی تایبەتیشی لێ دەکەین. بینەری پرۆگرام بن. کاکەهێرش سڵاوت لێبێت. خۆشحاڵم ئەمڕۆ لە پرۆگرامی گەشتی زریان هاتوومەتە گوندەکەتان و لێرش پێیان وتم کە ماڵی بەڕێستان لێرێ و ڕاستەخۆ هاتمە ماڵی ئێوە بۆی کە هەم بتان بینین، هەم زانیاری لەبارەی گوندەکەتانەوە وەرگرین، هەمیش بتوانین جارێکی تر گوێمان لە دەنگی بەڕێزت بێ وەکو گۆرانی بێژێکی میلی. من زۆر سپاسان ئەەکەم. سەرەتا بە خێراتنێکی گەرم و گوڕ ئەڵێم بە ئێوەی ئازیز و خۆشەویست سەر و سەرچاوی مناتن. زۆر سپاسانەکەم. بەڕاستی زۆر دڵخۆش و بەختەوەر بووم. دەستخۆش و ماندوونەبوونی بۆ ستافی کەناڵی ناوخۆیی سلێمانی، هەم ڕادیۆ و هەم تەلەڤیزیۆنی بەخێر بێن سەر و سەرچاوی ماتن. زۆر سپاس دەکەین. خۆشحاڵ بووم بەخێر بێن سەرچاوی. ئێمەش خۆشحاڵ بووین بە دیدنتان. زۆر سپاس. کاکەهێرش، گوندی کانی حەیران گوندێکی زۆر جوانە. ئێمە ئەمڕۆ سەردانمان کرد بۆی زانیاری لەبارەوە وەرگرین. بێگومان پێویستمان بە بەڕێستانە بەوەی کە هاوکارمان بن لەوەی ئەو کەسانی لێرە شارەزاییان هەیە و ساڵانێکە لێرە نیشتەجێن وەریان بگرین و بتوانین لەبارەی گوندەکە، لەبارەی مێژوی گوندەکە و ئێستای گوندەکە زانیاریمان هەبێت. بەڵام دەمەوێت لە بەڕێستان بپرسم ئێوە چەند ساڵە لێرە نیشتەجێن؟ کاکەهێرش هەر بە کانی حەیرانیش نازناوی وەرگرتووە. کانی حەیران بۆ ئێوە چی ئەگەیەنێت؟ دووبارە بەخێر بێن. بەڵێ من ئەوەی من تەمەنی خۆم چاوم بۆ ژیان هەڵێناوە لە گوندی کانی حەیران بووم.
و باوکو باپیرە و باپیرێشم هەر لە گوندیکانی حەیران ژیاون بەڵێ. بە شانازی و سەربەرزیەوە من کانی حەیرانی یاخوا بەخێر بێت. تەمەند درێژ بن ئینشەڵا. زۆر زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لە گوندەکەی ئێوەین. زۆر خۆشحاڵ بوو منیش بە هاتنی ئێوە زۆر سوپاسانەکەم. گوندیکانی حەیران لەلای من جوگرافیایەکی جوان و ڕەنگین و سەرنجڕاکێشی هەیە و بۆیش هەتا ئێستا هەرتیا نیشتەجێ بووم هەر بە خاتری ئەوەیە و هەم لە ناو برا و خزم و کەس و کارمام زۆر دڵخۆشم لەکانی حەیران. یەخوا هەر دڵخۆش بن و هەر لە ناو کەس و کار و خزمە قەومی خۆتاندا بمێنن ئینشاءڵڵا. کاتێک هاتمێرە زانیاری وەرگرت سەرنەریکی سەرەتایی بێگومان باسی ئەویان کرد کە گوندیکانی حەیران کۆتا گوندی قەرەداخە. بەڵێ ڕاستە؟ بەڵێ ئێمە وەکو سنوور بڵێن لە سەر قەزای دەربەنی خانین. بەڵێ. بەڵام وەکو ناوچە لە ناوچەی خەرەداخین. ناوچەی قەرەداخدا. ئاخر گوندیشین بڵێن کە ئیتر لە ئێمە بەرەوسەر بڵێن ناوچەی خەرەداخ کۆتایی پێێت. بەڵێ. پرۆگرامی گەشتی زریان پرۆگرامێکی گەشتیاری بوو بە گوندەکاندا گەشتیە کرد. ماوەیەک بوو ڕاوەستا بوون ئێستا لە وەرزی نوێدا دەستمان پێ کردوەوە. یەکەم گوند هاتینە گوندەکەی ئێوە ویسمان لە ناوچەی قەرەداخەوە دەست پێ بکەینەوە. بۆ من جێگەی شانازیە کە دەستپێکی بەرنامەکانی ئێوە لێرەوە دەستی پێ کردو. مەدەوارم هەم گوندیکانی حەیران هەم من شایانی ئەوە بم کە لە شاشە جوانەکەی ئێوە و لە خزمەت بینەر و بیسەرە خۆشەویستەکانی ئێوەدا ببم ئینشاءڵڵا و ئینشاءڵڵا گوندیکانی حەیرانیش ئەبێتە جێگەی پێشوازی ئێوە ئینشاءڵڵا. زۆر سپاستانەکەین. بێگومان ئەمڕۆ ئێمە ماندووتان دەکەین هەر لێرەوە دەمێت لە کەناڵی سلێمانەوە پێچان بڵێم بە نوێنەرایەتی کەناڵی سلێمانی کە زۆر سپاستانەکەین ئەمڕۆ میوانداری ئێمە ئەکەن و بەڕاستی ماندووتانەکەین. بەڵام دەمێت بپرسم کاکە هێرشکانی حەیرانی لە زۆربەی دەرکەوتنەکانیدا گروپێکی هەڵپەرکەی لەگەڵدایە. ئەم گروپە هەڵپەرکەی ئەمڕۆژ لێرە وجودیان هەیە. ئەو گروپە چی دەگەێنێ بۆ ئێوە؟ بۆچی هەمیشە پێکەوە دەردەکەون؟ زۆر سوپاسی دانە بەدانە ئەندامانی گروپی هەڵپەرکەی نیشتیمانەکەم دەستیان خۆش بێ زۆر سوپاسیانەکەم. گروپی هەڵپەرکەی نیشتیمان سەرەتایی بڵێن دەستپێکی برایەتی و ڕەفاقەتمان چەند ساڵێک پێشی ئێسێمەیەکمان ناسیوە و چۆن بڵێ دۆسایەتی و برایەتیەکی جوان دەستی پێ کردو لە بەیمانە. هەر بۆیە ئەوان ئەمڕۆ زانیوانە بەرنمەیەکی ئاواکرێ خۆیان گەورەیان کردو و تەشریفیان هێناوە بە گوندیکانی حەیران. گروپی هەڵپەرکەی نیشتیمان لەلای من زۆر گەورە و بەڕێز و بە حورمەتن. سەرجەم گروپی هەڵپەرکیەکان کە لە کوردستانە بڵێن کاری هونەریەکەن گروپی هەڵپەرکیان هەیە من ڕێز و سڵاو و حورمەتم هەیە بۆ دانە بەدانیان دەستخۆشیان یەکەم هەمویان خەریکن لە پێنا و کەلتور و فۆلکلۆری ڕەسەنی کوردیە هەمویان بەڕاستی جێگەدەستیان دیارە بۆ من هەمویان جێگەی شانازی. بەڵام زیاتر بڵێن لەگەڵ گروپی هەڵپەرکەی نیشتیمانە من دۆسایەتی و برایەتیم لەگەڵ ئەندامەکانیا هەیە. ڕاستە دەستیان خۆش بێم ڕۆماندوو بوون زۆر سوپاسیانەکەم. زۆر سواز بۆ ئێوە سواز بۆ میوانداریتان زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ کاکە هێرشمان بینی و خانەوادەکەشیمان لە نزیکەوە ناسی. زۆر سپاس بۆ ئێوە ئینشاءڵڵا ئێمە شایانی خزمەتکردنی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێتین و لە کەم و کورتەکانیشمان عەفو بکەن. نا عەفو زۆر سپاستانەکەین ئێوە گەورەیتان نواندووە. دەچینە ناو گوندەکە زانیاری و دیمەنی ناو گوندەکە دەگوازینە. زۆر سپاس بە گوندیکانی حەیران زۆر سپاس دەکەم. فەرموون. زۆر سپاس. فەرموون یاخوا بەخێر بێت. نما
بله انجمنی گوندی کانی حیران بله پێمان بڵێ ئەم گوندە لە ساڵی چەندەوە دروست بووە؟ ئەم گوندەیەمە لە ساڵی 92ەوە لێرە ئێرەمان ئاوادان کردووەتەوە بەس پێشتر گوندەکەی ترمان لەولاتر بووە بەرشاڵای ئەنفال کەوتووە و ئێمە خاوەنی نۆ ئەنفالین و خاوەنی 8 دانە ئەنفالی بەروین لە نوگورە سەلمان و لەوانە هاتوونەتەوە لەبەرەوەی ئێمە لە کاتی ڕژەمی بەعسا ئێمە بەرشاڵای ئەنفال کەوت لەبەرەوە خەڵکەکەمان هەرێکێ بەلایەکە ڕووی کرد کۆمەڵێکمان بەرەو سمود ڕۆیشتن نمان بەرەو زەڕایەن مەجموعەیەکمان بەرەو نەسر مەجموعەیەکی ترمان بەرەو سلێمانی ڕۆیشت. ئەو کەسانی کە دانیشتووی ناوگوندی کانی حەیرانن بەچێوە سەرقاڵن؟ واللهی کۆمەڵێکمان بە حیوانداریەوە و کۆمەڵێکمان بە زەراعەتەوە و چەند ساڵە نیشتەجێی گوندی کانی حەیرانی؟ پێشەکی بە خێراتتانەکەین بۆ گوندەکەمان بە خێر بێن سەر چاومان سپاس بۆ بەسەرکردنەوەی ئێمە وەکو گوندشینەکان لە ئەنفالە توانیمان بۆ ماوەی ساڵێک مەسەرەن لە گوندەکان جێبێڵنە باقی تەمەنمان ئێمە هەر لە گوندەکانە بوو لێرە ژیاوی. کەواتە لە گوندی کانی حەیران لەدایک بوون؟ بەڵێ. لێرە لەم گوندە پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆنە؟ وەڵاهی سپاس بۆخوا باشە بەڵام وەکو خۆتەزانی ژیان لە گۆڕانکاریایە ئەمڕۆ بە حکمی ئەوەی ئیسە ژیانی شارستانیت و گوندەکان تۆزێک تێکەڵاو بووە بەڵام ناڵێن وەکو ڕابردووە بەڵام سپاس بخوا باشە و مەسەلەن لە کاتی بەدەمەوە چوون و هەر ژینی تێکەڵاوی کۆمەڵایەتیمان باشە تا ڕادێک. لە پێشووتردا
کاری هەرەوەز هەبووە لە گوندەکاندا پێکەوە کاریان کردو پێکەوە کۆبوونەتەوە لە کاتی ئەنجامدانی کارەکانی گوند ئێستش ئەو کارانە جێبەجێ ئەکرێت؟ واللهی ئیشوکاری ئیساکێنە خۆتە زانی وەسائل زۆر بووە خۆی ئەو هەرەوەزیانە بۆ کشت و کاڵیە مەسەلەن بۆ ئاودێری ئەو شتانەیە ئەویش مەکاین زۆر بووە یعنی لە ئاسێکی پێشکەوتنایە نەخێر ئیساکێنە وەکو هەرەوەزی نیە لەبەرەوە ئیشەکان زیاتر بە تراکتۆر بۆ شتان ناکرێت بەڵام ئەگەر پێویستان پێک بێت بەڵێ بەدڵنایە ئەگەر پێویستکە بەس یعنی ئامادەی زۆر باش کۆبوونەوەی شەوانە شەوچەرا بەتابەت لە شەوانی زستاندا لەم گوندەدا کە 25 ماڵە ئەم پەیوەندیتان چۆن پاراستووە؟ واللهی ئەگەر ڕاستی بە تۆ بڵێم بە حکمی تەکنەلۆجیا و گۆڕانکاریە ئەو مەسەلەی شەو چوون بۆ ماڵی یەکتری و کڵاوێن و ئەوانەی کە لە گوندەکانە هەیە زۆر کەمی کردێت ئیسە لەم کاتەیە بەڵام هەیە ناڵێم هەر نییە بەڵام زۆر کەمە لە ئێسایە بەڵێ هەوڵتان نەداوە ئەو پەیوەندی کۆمەڵایەتە بپارێزن بۆی کە وەکو با بڵێن خۆتان وتانی شارستانیەت بۆتان لێ نەفرێنێتەوە؟ وڵی هەوڵە دەین بەڵام تۆ زۆر جار مەسەل ئەگە بتووە کەلتوری زیینەکەی تۆ پێویستی بە ئامادەکاریەک و بە دەمۆچوونێکی ئێستا لە ئێستایشا خۆ دەزانی ئەوە زیاتر گەنجەکان ئەکرێ بە هاوکاری بە تەمەنەکانیش لە ئێستاە زۆران حوسڵەی ئەویان نەماوە بەڵام گەنجەکانیش بە حکمی تەکنۆلۆژیا و پێشروتم کەمی کردووە باشە سپاس بۆ خوا لێ ڕازی ئەم ساڵ زۆر خۆشە سپاس بۆ خوا بڵێ ئیمساڵ باش ئەم باران و کەشوهەوا تەڕا بۆ ئێوەی گوندنشینان چ کاریگەریەک دروستەکات؟ مایە دڵخۆشیە ئەومان زیایی کردووە سپاس بۆ خوا لە ڕووی لە وەرگاوە باشە ئیتر جۆرێک لە ئاوەدانی بەخشێ بە هەموو گوندەکان و ئێمەش بە تایبەتی لە کانی حەیران زۆر باشە زیاتر لە گوندی کانی حەیران خەڵکەکەی سەرقاڵی چییە؟ خەڵکی گوندی کاری حەیران زیاتر بە ئاژەڵداری و کشت و کاڵی و ئەمجا موچەخۆریشمان تایە بەڵێ یعنی وەزیفەی حکمیشمان هەیە لە گوندەکە لە ڕووی ژن و ژنخوازی و ئەگەر بنەماڵی خۆمانە بۆ دەستی شاکەم لە گوندیکانی حەیرانە ئێمە زۆربەی هەر زۆرمە ژن و ژنخوازیمە لە ناو خۆمانە کردێ و هەمووان ئامۆزا و کەسوکاری خۆمان مەسەنە زاڵاشمان کردو لەگەڵێنە کەم زۆر بەکەمی خۆم بۆ خۆمیسا ئامۆزای خۆم خێزان پێت باشە ینی پەیوەندی کۆمەڵایەتەکانیش بتەوترە بن لە ڕێگەی ژن و ژنخوازیەوە کە لە ناو خۆیان جارێکی تر پەیوەندیەکان گەرمەکەنەوە بە تەکید زۆر باشە تۆ شیرازەی عایلێت ئەپارێزیت و ئەمجا تا ڕادێکیش سەرکەوتوترە تاوەکو دەرەوە لەوانەیە لە گوندەکانە مەسەلەن ئافرەتی دەرەوە بە گوندەکان ڕازینە بەڵام ئێمە کە لەناو خۆمانە ئافرەتی باشمان بێت ناچینە دەرەوە جوانا راوستانا دلا خرفي مستانا لێرە لە گوندیکانی حەیران زیاتر بە چیەوە سەرقاڵن؟ وەڵی بە حیوانداری و بە خەلە و خەرمان بەڵێ ژنان لە کارەکانی گوند بەڵێ چیتان بەرکەوتووە؟ وەڵی ئێمەش هەر هاوکاری پیاوین و لتر لە ئیشی ناوماڵ و مەشکەژەندن و حیوان دۆشین و مانگا دۆشین و ئەمانە ئێمەش خەریکە ئیشانەی ناوماڵین و تر مناڵە خوێوکردن و ئێتر خۆتەی زانی میوانداری و خوانەی بڕێتر بەش خۆمان ئیشمان هەی خوانی بڕێ ئیشەکانی گوند ئێستا و پێشووتر جیاوازی بەڵێ جیاوازی زۆرە خوا قەزەڵ جاران ئێمە ئەچوین بۆ درەوکردن ئیسە ناچین جاران ئەچویت مەشکەتەژەن ئیساکی مەشکەی کارەباییە خۆشە کار ئاسانیە هەمووی جاران تۆ کارەبا نەبوو هیچ نەبوو ئێمە ئەچوین تەرمۆزەماندانا مەسەلەن تەپەتۆرماندانا ئیسەکێ کارەبا هەیە خوارێ برە سەلاجە هەیە ئاوی سارد و هەموو شتێکی خۆش و ئەنی کار ئاسانی زۆر کریاوەکو ئەو سانیە ئیس ئافرەتەکان لێرە بەڵێ ئیسە ئەرکی ئافرەتەکان هەمووی بە عام سووک بووە بە عام چەند ساڵە لە گوندیکانی حەیرانی هەر لێرە بووی؟ یان بەڵێ وەڵی چەند ساڵە بێژم لە 92 هاینێرانە کە شوت کرد با بڵێن ژیانی یاسەگیریت پێکهێنا لێرە لەم گوندەوە بەڵێ
لە گوندێکی کۆنە لە گوندێکی ترین تقریبا ها لای منتیقەی لای سۆڵەوە پێشم چەکوێری سەیمە ئێوەمان بە جێڵا ئیسامەکانی حەیران بەڵێ هاوسەرگیری ئێستا و جاران زۆری فەرقە. بەڵێ زۆری فەرق جاران کورە جاران خەڵک فەقیر و چینەوە زانی سەخوانەی بڕێوەنە زانیاری و چتی جوان زۆر بووە ئەرێ وەڵڵا لە ڕووی با بڵێن ئاهەنگگێڕان و دابوونێتی کورتی و کەلتوریەوە جیاوازی هەیە ئێستا ئاهەنگگێڕان لێرە بەڵێ ئیسەکێ جیاوازی هەیە ئیسە بۆ نمونە ئەو ساکە چێشت و نانەکریا ئیسەکێنە سادی و پسکیتەوە ئێوەن بۆ ئەو دەشتانەی تر لەو هەر کەسەوەسی بۆە بۆ پارک و هەر کەسی شەوەسی نوێ لەم لادی خۆمانە ئەرە من دارانایک ئەرە وەڵڵا زۆر فەرقی گوند کەشواکەی جیاوازە لە بەڵێ کەشوای ئێمە خۆشە پاک ئەرە وەڵڵا چۆن گرنگی بە گوڵەکان پێی وڵای گوڵەکانم ئاویانە دەمووی تر خزمەتیانەکەم وڵای ئیمساڵ زۆر خزمەتم نەکردووت بۆ وڵای سوزام لە خۆم تااقەتم لێنەوە ئیمساڵ وەنەی بارانبارینی زۆرەوە گوڵم کەم کرد مەجای نەدا ڕێحان و هەنێ گوڵی جوان بکەم نەمکردو گوڵم کەم کردو گرنگی بە گوڵەکان ئەرە وەڵا گرنگی زاڵان زۆر پێدا ڕێحانە مەکرد چی جوان مەکردی سا ئیمساڵ کەمم کردو ئەی ئاو چۆن دەستەبەرەکە وڵا ئاومان زۆرە لەخوا بە زیاکانیەکمانەیە لە ئەیرانم حوشەی خۆمانە ماتۆڕمان تێ کردووە ئەی هەشت ماڵە هەشت ماتۆڕی تایە هەر بۆ ماتۆر ئاوەکان هەڵەکەن بۆ سەربار سوود لە ئاوی بەڵێ بەڵێ ئایکانیەکە ماتە مەشروع بەڵێ ئاوی ترتانی ئاوی ڕێیسی نەوەڵانیمان بەس هەرکانی دووکانیمان هەیە ئەی لە ڕووی بڵین ئیشوکارەکانی ترە بۆن نانکردن و نانی نانەکەین بەڵێ تەنورمانەیە تەنوری غازمانەیە تەنوری قوربانی سە تەنوری غازە نێژم کار ئاسانیەیسە ئەرێ وەڵا ساجە هەر غازە و کارەبایی هەیە خوانەی بڕێەوەی تە کوڕەوە نستی پێشکەوت هەیە لە خوابەزی ئێستش ئاژەڵداریە کردوانە بەڵێ ئەرە وەڵا ئێستش ئێواران ئاژەڵەکانی ئەرە وەڵا ئیسێکی وەکو ئەو ساگە خەڵک حیوان نادۆشێت هەر مانگایە بلا معنێ مانگاکانە دۆشنی تر حیوان بەرخەتاکو نییە ئەفرۆشی ها لەگەڵ دایکیا کە فرۆشیش دووسێ ڕۆژیریاتێ و دەخۆی وشکەکان نامێن ئەو ساوانە و ئەو سا حتا پاییز حیوانمانە دۆشی ئەرێ وەڵی سەوانی بەڵێ دادەگیان قەل بەخێوەکەین و مریشک و قاز و مراوی و ئەمانەمان هەموو هەیە ئیسە بۆ نمونە ئەوە قەلەنێرەی وەسە بانگی مێنگەکەوەکە باقی میانگەکەوەکە ئەرێ وەڵا وەڵایی معلوم ئەو بەکڕەها بەسەر هێلکەوە ئەمش لە دەرەوەی تر ئاوەها ئەخوێنێ و بانگەکە مریشک ئەو شتانی کە با بڵێن لەبەرەکان لە ناوەبن بەڵێ بەڵێ هەیە قیژاڵکە هەیە بیلا معنێ بۆنکە هەیە ڕێوی هەیە ئەو درەختانە بریشکە بن جوچکە بن ئەرێ وەڵا ینی زۆر لەم منتیقەیە لەم گوندە لا ئێمە زۆر زۆرە ڕێ منێ بۆنێ ئەوە کە شاخین خۆی ئەمە شوێنی شاخە کردمانەوە دی هێنا لە هەنێ شوێن هاین هەر نییە ئەم شوێنە ئێمە بۆنێ ئەو چەم و کانی و ئاو و شی و قەرەباڵخێ هەموو شتێکمان زۆرە جێعیناتمان زۆر ئەی لەگەڵ مار و بەخوا هەموو شتێکمان هەیە مارمان هەیە دوو پشکمان هەیە هەرچی جێعیناتی هەمان وڵی خۆمان و بۆنەی زیرەکی خۆمانەوە چونکە گومانمان هەیە لە سەری دائیمە ئاگامان لە خۆمانە وریایی ئەرێ وەڵا شەو ڕۆژ دائیمەن ئاگامان لیان ئەرێ وەڵا ئەنجا زیرەکشین ئەم منتیقەیە ئەم گوندە گیابەهاریە و هیناتی سروشتەکانی زۆرە گیابەهاری وەکو قنگر هەمانە وەکو تۆڵەکە و چاوبازە و ئەمانەمان هەیە تر نازانم چیتر بۆ بێژم نیمان ئەوانەشمان هەیە کارگیش زۆرە بەڵ لە بەهارە سروشتێکی جوانیە و لەو شتانیشمان زۆر بەڵ ئەرێ وەڵا لە زووسانانە بۆچی بۆ ئاگر وەڵایی زۆری و عەلادین و نەوت زۆریشی سۆبای داری داناوە ئەی بۆ تەماتە و تەڕۆتۆڵە و شتانە بڵین هاوین و بەهار بوشکەکەن بۆ زستان گیان نایکەن ئەو ستانە ناکەینەوە هەر لە شارێک کڕی خۆی سەخوانەی بڕە سیارە هەیە و وەکو ئەو ساکە نییە بێژیتە هەموو فەسڵەکان ئەو میوانە هەیە ئیتر کەس تااقەتی نەما ئەو شتانە بکە ئەو سامەرەزە کریا زەرعاتە کرا من خۆم ئالێرانە زەرعاتم کرد لە باخچە بەخۆ لە هەموو میوەکانم کردووە بەڵام ئیسە وەکو ئەوەی کە لە هەموو فەسڵەکانە هەموو شتێ هەیە و سیارە هەیە و جادایە ئەو شتانە ناکەین
زميني ونوشينا وبرجيني شادي دلي غميني. تقريبا 350 ساڵ پێشی ساتێ باپیرم هاتەتە ئەیرانە کە لەیرە بووە گۆڕسانەکەمان ئەوتا لە ئەو خوارەوە هەموو بنەچەکەمان وەکو عەشرەت و باو باپیرمان ئەوتا لوانە پێشی 350 ساڵ پێشی ساتی 350 ساڵ. بەڵێ. چەند جار بەهۆی ڕژێمی بەعسەوە تووشی ناڕەحەتی بوون ئەم گوندە؟ وەڵڵا زۆر بەی زۆر کەتە هەرەوکو هەموو دیەکانی کوردستان لە هەموو ناڕەحەتیەکانە بەشدار بوو. حاڵەتە کوپڕەکان حەپی سەریێشە و حەپی یەکە خۆی ئازاری خۆی بێ ئەوانەیانە وەڵی هەموو نەخۆشیەکمان نی. ئاژەڵداریەکەن وانە لە ڕووی ئاژەڵداریەوە چۆنە ڕوان؟ لە ڕووی ئاژەڵداریەوە زۆر باش حیوان و ڕان و شتێکی زۆر باشمانەوێ خەلەودانەکەی هەروای تر لە خەریکی ئەوەی لادێکە بەس ئاو نێ مەرەزەشور و مەڵام خەلەودان دەخبووی خەلەودان و حیوان و ئاژەڵە زۆر باش. زۆر باشە. ئەسپ و مایە مشتیشان هەیە؟ ئەرەوەڵا ئەسپمایانمان هەیە من هەر بە هەروە حیاتی خەریکی ئەم ئەسپمای گشتە بووم لە تەمەنی ژیانمە هەر زۆر شتێکی جوان و پیرۆزەلام لەبەرەوەی خوا لە قورعانە باسی کرد. دڵەکەی دێوانم لەیلی گیان لێکەوتە چایەوە دڵەکەی دێوانم لەیلی گیان لێکەوتە چایەوە مەل بە ڕێبواری لەیلی گیان بەلامانایەوە دڵەکەی دێوانم لەیلی گیان لێبوو بە دەریبێش کرمی تاوانە لەیلی گیان لە خزم و لە خوێش ئاخ لەیلی 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 گیان لەیلم چویتەکۆ ئاخ لەیلی 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 گیان لەیلم چویتەکۆ ماڵەکەم بڕمێ لەیلی گیان ڕەنجم بێ وەرمۆ ماڵەکەم بڕمێ لەیلی گیان ڕەنجم بێ وەرمۆ ئەمڕۆ لە خۆرهەڵاتنەوە تا خۆراوابوون بووینە میوانی گوندی کانی حەیران و خەڵکە میوان دۆستەکەی. پرۆگرامی گەشتی زریان لە یەکەم حەڵقەی و لاوەرزی دووەمیدا لێرەوە دەستی پێکرد. زۆر سوپاسی گوندی کانی حەیران دەکەین کە بەڕاستی میواندارێکی تایبەتیان کردین. سوپاسی تایبەت بۆ کاکە هێرشکانی حەیرانی کە لە پرۆگرامی ئەمڕۆماندا بەڕاستی ماندوومان کرد. میواندارێکی زۆر تایبەتیان کردین. سوپاس بۆ گروپی هەڵپەڕکەی نیشتیمان کە ئەمڕۆ نمایشێکی جوانیان کرد پرۆگرامەکەی ئێمەیان دەوڵەمەندتر کرد. سپاس بۆ ستافی پرۆگرامی گەشتی زریان لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی کە بەڕاستی ماندوونە ناسانە ئەمڕۆ لەگەڵ ئێمە ماندوو بوون. سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون. بەو هیوای بتوانین لە پرۆگرامی گەشتی زریان بە درێژایی گەشتەکانمان لە گوندەکانی کوردستان میوانێکی ڕۆحسوک بین، بتوانین دیمەنی ناو گوندەکان، چیرۆکی ناو گوندەکان و بەسەرهاتە
خۆش و ناخۆشیەکانی ناوگوندەکان بهێنینە سەر شەشەی ماڵەکانتان و میوان دۆستی ئێمە قوبڵ بکەن. تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر.